پێم باش نەبوو کۆماری ئیسلامی ئێران ڕێگەیدا فیلمی وا بڵاو بێتەوە چونکە کۆماری ئیسلامی ئێران خۆی ئەزانیە سەنگەری پێشەوەی تێکشکانی داعش پێشمەرگە بووە هەم لەگەڵ یەکێتی هەم لەگەڵ پارتی هەم لەگەڵ حکوومەتی هەرێم هەم لەگەڵ جەنابی کاک مەسعود و لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگە و کاتێ شێخ جەعفەر بووە من بە وردی ئاگادارم کە ئێران لە حەمرین بەرەوسەرەوە نە ئێران پێش دروستبوونی حەشدی شعبی نە ئێران دوای دروستبوونی حەشدی شعبی نەیانتوانیوە فیشەکێک بەبێ پێشمەرگە بتەقێنن کە یارمەتیان هێناوە یارمەتیان بۆ پێشمەرگە هێناوە یعنی چی یعنی پێشمەرگە لە سەنگەرە بۆ ئەوان یارمەتیان هێناوە پێشمەرگە لە قوربانیدانە بۆ ئەوان یارمەتیان هێناوە ئێمە ناکرێ فەرامۆشیکەین کە ئێران و لە پێش هەمویانەوە سەردار سلەیمانی هیمەتیان بۆ ئێمە کردووە بەڵام هیمەتیان لە سەنگەرێکا کردووە کە پڕ بۆ لە خوێن همەتیان لە سەنگەرێکا کردووە کە دەیان هێزی داعشی پێش ئەوە شکاندووە عێراق لەکوێ توانی بگاتە مووسڵ بەبێ پێشمەرگە عێراق لەکوێ توانی بگاتە مەخمور بەبێ پێشمەرگە عێراق لەکوێ توانێت کەرکووک بپارێزە کە سوپاکەی ئینیاری کردبوو بەبێ پێشمەرگە عێراق چۆن ئەگەیشتە جەلەولا و سعدیە بەبێ پێشمەرگە چۆن ئەگەیشتە دووس خورمات و بەبێ پێشمەرگە لەبەرەوە من پێم وایە ئەو فیلمە ینی تەشویشی حەقیقەتەکانە